بەڕێز عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراق. ئوستاز عیماد زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چی پێویستە؟ بەڵێ تۆمارکردنی دەنگدەران دەستی پێکردووە، ناوەندەکان لە تەواوی عێراق بەربڵاون، 1970 ناوەند هەن بۆ نوێکردنەوەی ناوەکان. هەموو بوار و کێشەکان لە بەرچاو گیراون بۆ ئەوەی بۆ نمونە گواستنەوەی ناوەندی دەنگدان، ئەوانەی کە شوێنی خۆیان گۆڕیوە لە ناو پارێزگا بۆ دەرەوەی پارێزگەکە، ئەمە دەتوان بستنە ناوەندەکانی تۆمارکردنی ناو لەوێ بتوانن ئەوانەشی کە خۆیان تۆمار نەکردووە خۆ ناویان دەتوان خۆیان تۆمار بکەن. لە هەمان کات پرۆسەی ڕاستکردنەوەی ناوەکان و بایۆمەتری پەنجەمۆر ئەنجام دەدرێت. لە هەمان کات سڕینەوەی کۆچکردوانیش لە چوارچەوەی پرۆسەکە دەبێت بۆ سڕینەوەی ناویان لە لیستی دەنگدەران. ئەمە لە سەلاحەددین و نەینەوە، ئەنبار و کەرکووک ئەو چوار پارێزگەن بۆ داکۆچیکردن لە دیموگرافیای خۆیان و جۆگرافیای دانیشتوان ئاڵوگۆڕی نێوان دەنگدەران تیاندا ئەنجام نادرێت. بەڵام دەنگدەر ناتوانێت لەو پارێزگایانە پارێزگاکەیان بگوازنەوە بیگۆڕن. بەڵێ لە 2016 بەسەرەوە ناتوانن، بەڵام هەندێک بوار و حاڵەت هەیە، بۆ نمونە هاوسەرگیری کە خۆی یاخود هاوسەرەکەی کامیان هاوسەرەکان لە وڵاتێک بن لە پارێزگەیەک بن دەبێت نووسراوە فەرمیەکان ببن بۆ خۆ گواستنەوەیان یاخود گۆڕینی وێزگەشیان. کۆمسیۆن پرۆسەکەی باشتر کردووە بە تایبەت بە خۆ تۆمارکردن، ئەمە لە بەرچاوگرتنی یاسا هەڵبژارنەکان. لە هەمان کاتیش هەوڵ هەیە بۆ ئەوەی بتوانرێت کە لە ڕێگەی ئەو بتاقەیەوە دەنگ بدەن، ئەو کارتە دەنگ بدەن و ئەوانەی کەش بە بێکار نیان دەتوانیت دەنگ بدەن. باشە بەڕێز عیماد، ئێوە چەند ساڵ جارێک تۆمارەکان نوێ دەکەنەوە یان هەموو پێش هەڵبژاردنێک نوێی دەکەنەوە؟ لە ڕاستیدا ئەوەی کە بتاقەی بایۆمێتری پەنجەمۆری هەبێت پێویستی بە نوێکردنەوەی زانیاریەکانی نییە، واتە ئەو کارتەی بەردەوام کارایە بۆ ئەوی بتوانێت تێیدا بەشدار بێت، بەڵام ئەو هاوڵاتیانەی ئەو کارتە بایۆمێتریان نییە ڕوودەکەنە ناوەندەکانی تۆمارکردنی دەنگدەران بۆ بەدەستهێنانی ئەو کارتە و خۆ تۆمارکردن لە لیستی دەنگدەران لێم ڕۆتا مانجێکی دیکە بۆ ئەوەی کە کەسێک لە پارێزگایەکەوە دەوێت پارێزگاکەی بگوازێت و یاخود بیگۆڕێت بۆ دەنگدان، هیچ مەرجێکتان هەیە یاخود ئاساییە دەکرێت؟ ڕێکارەکان زۆر ئاسان و ساکارن، تەنیا کارتی نیشتیمانی یاخود هاوڵاتی نامە، شوێنی سجێبوون و کارتی زانیاری فۆرمی خۆراک دەباتە ئەو شوێنە زانیاریەکانی خۆی نوێ دەکاتەوە و پارێزگە و وێزگەی دەنگدانی خۆشی دەگۆڕێت. کارتی بایۆمێتریش بە هەمان شێوە بۆ ئەو شوێنەی کە خۆی بۆ نوێ کردوێت. تۆمارەکەی نوێ نەکاتەوە بێبەش دەبێت لە بەشداریکردن لە دەنگدان؟ بەدڵنیاییەوە ئەوەی کە زانیاریەکانی نوێ ناکاتەوە یاخود سەردان ناکات کە پێویستێتی لە پرۆسەکە دادەبڕێت و مافەی نابێت. پێشووتر ئاماژەم بۆ کردووە کە ڕێگەی بایۆمەتری دەبێت. ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن بەکوێ گەیشتوون؟ پێشبینی دەکەن ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجام بدرێ؟ بڵێ هەڵبژاردن وەکو پێشبینی دەکرێت لە چوارچێوەی کاتی دیاریکراو 25/11 ساڵی 2025 تەواوی نەخشە ڕێگەکە ئامادەیە، پلان ڕێژەکە ئامادەیە. ئێستا کار لەسەر نوێکردنەوەی لیستی ناوەکان دەکرێت و پێداچوونەوە هەیە بە کۆگەکان پێداویستەکان 2007 شوانێ لەو ساڵ لەدایک بوون دەتوانێت دەنگ بدەن
لە هەمان کات کۆمسیۆن کار لەسەر و ئامێرانە دەکات کە بەکاردێن کە زیاتر لە 200,000 ئامێرن ئەوانەی کە دەنگدانەکان جادەکان یاخود دەنگیان پێدەدرێت هەموو ئەو ئامێرانی دیکەش کە بەکاریان دێنن بۆیە کۆمسیۆن ئامادەکارێکی باشی کردو لە ئامادەیدا بۆی لە کاتی خۆی ئەگەر ئەنجام درا هەڵبژاردن داهاتوو چۆن دەبێت؟ سیستمی هەڵبژاردن لە هەمان ئەو سیستەمە دەبێت کە لە ساڵ 2023 ئەنجام درا هەمان ئامێرەکان بەکاردێنرێن گۆڕانکاری تەنها لە چۆنایەتی چارەسەرکردنی پەنجەمۆرە نەخوێنراوەکان دەبێت لە ڕۆژی دەنگدان هاونیشتیمانیان ئەوانەی کە پەنجەمۆرە ناخوێنێتەوە لە کاتی دەنگدان کامێرا هەن بۆ ئەوەی وێنەیان بگیرێت و بەڵگەنامە بکرێن بۆ دەنگدان واتە ئەوانەی پەنجەمۆرە ناخوێنرێتەوە چی دیکە پێبەش نابن لە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان بە وێنە دەبێت. ژمارەی دەنگدەران لە هەڵبژاردننی داهاتوو چەندە؟ دەنگدەران 28 ملیۆن دەبن نزیکەی 28 ملیۆن لە هەڵبژاردننی داهاتوو لە هەمان کات ملیۆنێک ئەو کەسانشی کە موالید و لەدایکبوونیان 2007 زیاد دەبن واتە ژمارەکە زیاد دەبێت بێجگەلەوانەشی کە ژمارەیەکی بەرچاو زانێرەکانی نوێ دەکەنەوە خوان تۆمار دەکەن ئەمەش پێشبینی کراوە بۆیە داواکارین لەو بەڕێزانەی کە خوان تۆمار نەکردووە کێشیان هەیە بتوانن لەو ماوەی خۆ تۆمارکردن نوێکردنەوەیە سەردان بکەن و بایۆمەتری و فۆرم لە دوای ئەنجامدانی پرۆسەی سەرژمێری باس لەوە دەکرێت کە ژمارەی دانیشتوانی عێراق زۆر زیادی کردو پێویستە ژماری کورسیەکانی پەرلەمانیش گۆڕانکاری بەسەردا بێت لەم بارەیەوە چی دەڵێن؟ لە ڕاستیدا ئێمە 11 یاسای 12 کە لە چوارچەوەی یاسای 4 2023 جێبەجێ دەکەین کە هەمان ژمارەیە 394 کورسی و باس لەوەش دەکرێت کە ئەوە ڕوودا بەڵام هیچ گۆڕانکارێک لە ژمارەی کورسەکان بەدی ناکرێت و لە بەرچاوگرتنی ژمارە دەنگدەران دانیشتووە. زۆر باشە سپاس دەکەم بە ڕێز عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەستخۆش.